ڕێکخراوی تەندروستی جیهانیە لە هەڵەبجە لەگەڵ بەرپرسانی ئیداری هەڵەبجە و لایەنە سیاسیەکان و مامۆستایانی ئاینی کۆبوونەتەوە. ئەوان دەڵێن لە 100,000 کەس لە عێراقدا 27 کەس تووشی ڤایرۆسەکە بوون، بەڵام لە هەڵەبجە 67 کەس. ڕێژەی مردنیش بە ڤایرۆسەکە زۆرە، کەمترین هاوڵاتیش پابەندە بە ڕێنمایە تەندروستیەکانەوە. لە هەڵەبجە شتێکی لەو ناوچانەیە کە ڕێژەی تووشبوان و مردنیش زۆرە. بۆ نمونە لە 100,000 کەسە لە عێراق 27 کەس تووشە بێت، لە هەڵەبجە 67 کەوا بێ ڕێژەی مردن لە هەڵەبجە زۆرە. ڕێژەی ئەوەیە کە خەڵک ئەوەی کە ڕەچاو کرا پابەبوونی خەڵک بە ڕێنماییەکانەوە زۆر لاوازە. وتەبێژی تەندروستی هەڵەبجە دەڵێ نەخۆشخانەکانمان توانای وەرگرتنی نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنایان نەماوە. ڕێژەی مردن و توشبوون بە ڤایرۆسەکەش چووەتە دۆخێکەوە کە جێگەی مەترسیە. داخەوە لە ئێستامە لە دۆخێکی مەترسیداردان لەبەرەوەی کە ژمارەی توشبان بە ڤایرۆسی کۆرۆنا هەڵکشانێکی زۆری بەخۆیەوە بینێ و لە ئێستا هەردوو نەخۆشخانەی تایبەت بۆ کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە پڕبوون و توانای وەرگرتنی هیچ نەخۆشێکی نوێمان نەماوە و ژمارەی گیان لە دەستدان بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە بەرامبەر بە مانگەکانی ڕابردوو بۆ نمونە تەنها لە ماوەی ئەم مانگەدا 50 حاڵەتی گیان لە دەستدان هەبوو، لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا 8 حاڵەتی نوێی گیان لە دەستدان تۆمارکراون. نەخۆشخانەی چارەسەرکردنی بریندارانی چەکی کیمیاویش بەهۆی زۆری ژمارەی توشبووانەوە تایبەت کراوە بە توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا. وەک بەڕێوەبەری نەخۆشخانەکە دەڵێ لە توانایاندا نەماوە نەخۆشی دەرەوەی پارێزگاکە وەربگرن. نەخۆشخانەکەمان نەخۆش ناتوانین وەرگین لەبەرەوەی کە لە ئێستادا قاوشین ڤایرۆسی کۆرۆنا لە نەخۆشخانەکەمان پڕ بووە. ئێمە ئەگەر وا بڕوات ناتوانین نەخۆشی دەرەوەی هەڵەبجە وەربگرین. لە ئێستا ئەو نەخۆشانەی کە لە قاوشی نەخۆشخانەی کیمیاباران داخڵکراون سەرجەمیان پێویستیان بە ئۆکسیژنە. لە پارێزگای هەڵەبجە نەخۆشانی قەزاکانی سەی سادق و پێنجوێن و شارەزور و هەندێک جاریش لە سلێمانیەوە نەخۆش وەردەگرن. ئێستا کە ژمارەی توشبوان بەرز بووەتەوە توانای وەرگرتنی ئەو نەخۆشانەیان نەماوە کە لە دەرەوەی پارێزگاکەوە دێن. تا ئێستا 106 هاوڵاتی بە ڤایرۆسەکە گیانیان لەدەستداوە و ستافی نەخۆشخانەکانیش بە پشتیوانی خێرخوازان و حیزب و کەسایەتیەکان درێژەیان بە خزمەتگوزاریەکان داوە و خۆیان دەڵێن ئەم هاوکاریانە کاتین و پێویستە هاوڵاتیان هوشیار ببنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.